داخەوە زۆر بەمان لەخوا ناترسین لە هەندی حاڵەتە، لە حەق و لە ناحەقدا، ئەوەی کە خزممانە، ئەوەی کە دۆستمانە، ئەوەی کە ناسیاومانە، ئەگەر لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێ، زاڵم بێ یا مەزلوم بێ، ئێمە دیفاعی لێ دەکەین. خوای گەورە دەفەرمێ وَإِذَا قُلْتُمْ فَاعْدِلُوا وَلَوْ كَانَ ذَا قُرْبَى. ئەگەر ئێوە قسەتان کرد عەدالەت و دادپەروەر بن، ئەگەر دژی خزمەکەی خۆشتان بوو، دژی کەسەکەی خۆشتان بوو، خزمەکەت زاڵمە، براکەت، باوکت، کەسوکارت زاڵمە، چەکی بۆ هەڵمەگرە، کوێرانە تەقە لە خەڵکی مەکە. ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر مشکیلەیە. کاکە فڵان کەس ئامۆزامە کەلەی خۆمی پێبەخشم، سەری خۆمی پێبەخشم، فڵان کەس برامە تەواو لەسەر حەق بێ و لەسەر ناحەق بێ، زاڵم بێ و مەزلوم بێ، دیفاعی لێ یەکەم نابێت. تۆ لە خوا بترسە، تۆ نوێژکەری، تۆ ڕۆ لە خوای. براکەت ناحەق بوو بڵێ ناحەقە، زاڵم بوو بڵێ زاڵمە، دیفاعی لێ مەکە، ئاگاداری خۆت بە. چونکە کاتێک کە تۆ چەک هەڵەگری بۆ بەرامبەر دژایەتی دەکەی، ئەگەر زاڵم بێ یا مەزلوم بێ، تەقەی لێ بکە، ئێبی بیکوژیت. یعنی خوای گەورە فەرموویەتی لە پێناو خزمی خۆدا خۆ دەرەکوشت، براکەت هەرچی بوو خۆ دەرەکوشت لە پێناویدا. نەخێر، شتی وان نییە. ئینسانی موسڵمانە بێ ئاگادار بێت، ئەو قسەیە ڕاست نییە، 100% ڕاست نییە. ئەڵێ لۆمەی خەڵکی لە عەزابی قەبر قورسترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە دەفەرمێت خوای گەورە فەرمانی کرد بە مەلائیکە، فەرمووی ئەی مەلائیکە، فڵان عەبدی من لە ناو فڵان قەبردا، فڵان عەبدی من کە مردووە، 100 قەمچی و شەلاقی ئاگرینی لێ بدەن، 100 قەمچی لێ بدەن. ئەمە یەکێک لە سزاکانی ناو قەبر. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو پیاوە بەردەوام دوعای کرد لە خوا پاڕایەوە، خوا ئەگیان سزام لەسەر سووک بکە. خوای گەورە فەرمی لە 99 قەمچی خۆشە بم، یەک قەمچێکی لێ بدەن، یەک شەلاقێک. لەو کەسە تاوانبارە لە ناو گۆڕدا. خزم فریاتەکەوێ، سەرۆک عەشیرەت فریاتەکەوێ، عەشیرەت فریاتەکەوێ، ئامۆزا و برا فریاتەکەوێ، کەس فریات ناکەوێ. بۆیە بۆ هیچ کەسێ قەبر و قیامەتی خۆ تاریک مەکە. هەر کەسێ زاڵم بوو بڵێ زاڵمە، مەزلوم بوو بڵێ مەزلومە، بە هەموو خەڵکی حاشات لێ بکە، گرنگەوەی خوا لێت ڕازی بێت. براکەت لەگەڵ ژنەکەی جیا بێتەوە، ئەزانی برا ژنەکە تاوانبار نییە، تاوانبار بڵێ براکەی من تاوانبارە، ڕاست بڕۆ. فڵان کەس لێی ئەدا بڵێ براکەی من زاڵم بوو، کە زانیت زاڵمە و زڵمی کردووە، دیفاعی لێ مەکە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم، خوای گەورە فەرمی یەک قەمچێک، یەک شەلاقێکی لێ بدەن ئەو عەبدەی من. ئەفەرمێ کاتێک کە قەمچەکەیان لێدا پەنا بە خوای گەورە، ئەفەرمێ هەموو قەبرەکەی پڕ بوو لە ئاگر، یعنی بیهێنە بەرچاوی خۆت. ئێستا لەناو ئەم مزگەوتەدا تەشبیهات نەبێ، یەک قەمچێکت لێ بدەن هەموو مزگەوتەکە پێ بێتە یەک پارچە ئاگر، ئەبێ چەندێک سزایەکی قورس بێ. قەبرێک خوا ئازانێت چەندێک بێ، هەمووی پڕ بوو لە ئاگر. فەمتەلە عەلەیهی قەبر و نارە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو قەبرەکەی پڕ بوو لە ئاگر بەهۆی یەک قەمچێکەوە. لەو 100 قەمچێکە فەرمانی پێدراوە، خوای گەورە فەرمێتی لێ بدەن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوایەوە کە زۆر سوتا مردن نییە، ئەمە ناو قەبرە، جەهەنەم هەر باسی مەکە. کاتێک کە تۆزێ ئافاقە هۆشی بۆ هاتەوە، وتی بۆچی وا لە من دەکەن؟ سزاکەم ئەم سزایە بەهۆی چیوە تووشی من بووە؟ فەرمیانە بەردوو تاوان، هەر کامێکیان بکەی ئەمە سزاکەتە. نوێژێکت کردووە بەبێ دەستنوێژ، زانیتە دەستنوێژت نییە، لە ئەنقەس نوێژەکەت کردووە، نەک کەسێ لە بیری بچێ. ئەی قوڕ بەسەرەوەی کەسێ ئەو نوێژە هەل لە بن ناکە، سزاکەی چەندێک قورسە لە قەبرە. بۆیە کاتێک کە نوێژەکەت فەوتا، خۆدانێ بۆ 100 قەمچێکەی ناو قەبر کە نوێژەکەت فەوتا. دووەم خاڵ، ومەڕەرتە بمەظلوم فەلەم تەنصره. بەلای مەظلومێکا ڕۆشتی کەسێکت بینی مەظلوم و سەرت نەخست، ئەمڕۆ نەک سەری ناخە ئەیکوژێت. براکەم مادەم دژی براکەم ئەیکوژم، با مەظلوم بێت. دەب خۆدانێ بۆ عەزابی قەبر، خۆدانێ بۆ قەمچی و شەلاقی ناو قەبر، پێش ئەوەی کە تۆ ئەگەر تۆبە نەکردان خوای گەورە چیت بەسەرا دێنێ ناو قەبردا، پێش قیامەت، پێش جەهەنەم لە ناو قەبرا چیت بەسەرا دێت. بەڵای مەظلومێکا ڕۆشتیتە سەرت نەخستەوە. ئەی ئەگەر مەظلومەکە لی بدەی، ئەگەر بیکوژی، ئەگەر خوێنی بڕژێنی، عقوبەکە چەند قات قورسە بێت. بۆیە بۆ هیچ کەسێک چەک هەڵمەگرە کە لەسەر زوڵم مستەمە. هەر کەسێک ناوی هەرچییە،
دیفاع لە هیچ زاڵم مستەمکارێک مەکە لەگەڵ مەزڵوما بە سەربەرزی لەگەڵ زاڵما بە سەر شۆڕ و ڕسوای دنیا و قیامەتە بە ئینسان بۆی ئاگاداری خۆت بە ئێستا دڵنیا بووی دوای حەباسکردنی ئەم حەدیسەکە عەزابی قەبر زۆر قورستر و ناڕەحەتترە لە لۆمەی خەڵکی